سڵاتان لێبێ بەڕێزان. ئێرە یەکێکە لە ئەو بازاڕانەی کە جۆرەها میوەی تێدا فرۆشرێ. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژانی یەکێکمان هاتبێتە ئەم بازاڕەوە دەبینین ئەو جۆرەها میوە و ئەو سەوز و میوانی کە لێرە جیاوازن دیمەنێکی جوانیان لێرە دروست کردووە. من ئەمە بەستمەوە بەوەی کە بیرکردنەوە و بیرڕای جیاواز تاسان گرنگە بەیەکەوە بتوانین کۆمەلگەیەکی جوانی لێ دروستکەین، نەخوا نەخواستە بیرکردنەوەی جیاواز بێتەوە ئەوەی کە سنووری برایەتی و خۆشەویستی نێوانمان تێکردا. من لەسەرم بابەتە لەگەڵ هاوڵاتیان قسە دەکەم کە تاچەند گرنگە بیرکردنەوەی جیاوازمان یەکتری قبول بکەین، خۆشەویستی و برایەتی نێوانمان لە پێشی هەموو شتەوەکەوە بێ. لەسەرم بابەتە قسەیان لەگەڵ ئاکەم ئێوەش بێنەرمان قسەی حەق لە لای خوای گەورە شتێکی چاکە، بەڵام لە لای خەڵک ڕقە بەخوا. هەموو ئەو بارودۆخە ئەگەڕێتەوە بۆ ئەمەی کە ئێستا تایین، هەڵبەت گرانیە، هەڵبەت ناخۆشیە، ژینگەکە دەورە بینێ، ناکۆچی سیاسیە، نازانم کۆمەڵێ شتە. بەشەریەت ئەگە خوای گەورە مەبەستی بوایە هەموو یەک زمان دروست دەکرێت. نەتەوەکانی کەشتایەتی بەس وەکو خۆمان زیاتر لە ئێمەیان ڕەنگیاوەتەوە، یعنی ڕەئی یەکتری وەرنەگرین. ئەگەر دیقەت بدەی ئەم جیاوازی لە میوانە ڕێنێکی جوانی دروست کرێت لەسەر عارەبانەکەی تۆ. بەڵام بووە بین زۆر جار خۆمان کاتێک کەسێک لە بیرکردنەوە جیاوازە لە خۆمان زۆر لەگەڵی پێک نایە. آخر تەکەبوری هەیە و پێ نایە بەو شتەکە ناواقعەکەی ڕاستە سێمە سێوە کابرا ئینکاری لێکا لە سێو نییە، مانای ئەوە ئەمە ئینکاری لەو شتێک هات وەکو تەکەبوری وایە عوجبێکی لەسەر ئەو جیاوازیانە زۆر جار کێشەش دروست نەکەین، یان یەکێکی تر بیرکردنەوەیکی جۆرێکی من نەیکەمە کێشیان بۆ من بیرکردنەوەم لەگەڵەوە ناگونجێ بە ئەو نەکا بە کێشە هەمیشە و برایەتی هەر بپارێزی. دەی قسەکەی جەنابتە، بەڵام بەدیتی کە خۆی گومڕایشی پێڵە نەوشتە کە تۆ تەکەبوری بوو گومڕابیت پێ لە حەقەکە نانێ بڵێ ئەوە تەوایە، یعنی بێتە ژێر ئەو سێبەرە بڵێ وەڵی ئەم قسە ڕاستە تۆ من غەڵەتم پێ لەوە نانێت. ئەگەر دیقەت بدەین بە نمونە ئەم میوانە هەرێکیان ڕەنگیان جیاواز تامیشیان جیاواز حەقیقەتە، بەڵام بەیەکەوە توانیان ئەو دیمەنە جوانش دروست وای ئەیتوانی تێکەڵی کەیت و بیشی خۆی بەرەوەڵە تام و لەزەتێکی تازەشی بۆ دروست خۆشتریشە ئیسیفادەشی لەکەیت. کە ئێمەش ئەو جیاوازیانە کە هەمانە ئەو برایەتی و خۆشەویستیە تێک نەدەین، بەڵکو بەو جیاوازیانە و جوانتریش دەبکەین. جوانتر لێبوردن جوانترین شتە لێبوردەی، یعنی تۆ ئینکاری بۆچی قەیچەکە بە ئەو قسەی تۆ باوابێ بۆ من بڵێم وایە، بەڵام ڕاستیەکان بچەسبێنی باشە. کەس بینیوە لەسەر ئاوا جیاوازی بیرکردنەوە بینی لەگەڵ کەسێکا تێکچوو بێ؟ ئارەوەڵا هەر مەرحەباشی ناکات لەسەرەوە لەبەرەوەی ئەو قسەی ئەو نێحوبان و نێکتۆ وایە و ئەمەتە ئەوەتە قسەکەی ئەمی بەدڵ نەبووی بەدڵی نەبوو قسەی قسەی لەگەڵا ناکە. ئاخر کاکە تۆ بێ ئەگەر وەکو موسڵمانیش قسەکەی ئەبێ ڕاستەقینەی بکەیت با زەرەریشی بێ. باو جیاوازیانە کێشەما بۆ دروست نەکات، وەکو میوەکە با تامێکی تازەتریشە بێت و باشتریشە بێت و محیبەتیشی زیاترە بێت لە خەڵک بەڕاستی. بەڵام قسەی حەق لە لای خوای گەورە شتێکی چاکە، بەڵام لە لای خەڵک ڕقە بەخوا. گرنگە قبولی بکەیت بۆ تۆش هەر ئیسانەتی هاوێ بێ قبولیکەی بڵێ وەڵای کاکە من غەڵەتم. ئەمڕۆ من نازانم ئەمڕۆ لەگەڵ ڕۆژانی با بڵێن ساڵانی پێشوو یا چەند ساڵێک لەمەوە پێشار ڕۆژەکان زۆر جیاوازن، کەسەکانیش ئەمڕۆ عەقلیەتێکی تریان هەیە وەک لە جاران خەڵک دڵکراوەتر بوو، جاران خەڵک بە عاتیفە بوو، بە کەسایەتی بوو، بە خزم دۆستی بوو، بەڵام ئەمڕۆ شتەکان هەمووی لە یەک جیا بۆتەوە. ئەوەش ئەکەوێتەوە سەر بارودۆخی ئێستای ئەم زەمەنە یاخۆ ئەم هەرێمەی ئێمە کە ئێستا بارودۆخەکە زۆر نالەبارە و زۆر جیاوازە. بەڵام سەر ڕایەوانش کۆمەڵێک کەسی جوانمان هەرماوە. بەڵێ سەر ڕای جیاوازیەکان چواردەورەکەیان ئەوەندە باشن بۆ چواردەورەکەیان هەرچەند فکریشیان جیاواز بێ خۆشیان. ینی مەبەستەکەم ئەوەیە لەم بارودۆخی کە جەنابیشت باس کرد کە زۆر جیاوازە لە ڕابردوو، سەر ڕایەوەیش هەندێک کەسمان هەیە سەر ڕایەوەی بیرکردنەوەی خۆی جیاوازە لە خەڵکی دیکە، بەڵام توانیوتی و برایەتیە ئەو خۆشەویستیە لەگەڵ خۆی و چواردەورەکەی پارێزێ هەمیشە وەکو کەسێکی خۆشەویستی خۆیان سەیرە و کەسە بکەن با بیرکردنەوەیشی جیاواز بێت لەسەر ئەو بیرکردنەوە جیاوازە کێشەی دروست نەکرد. بەڵێ ئەوە گەڕێتەوە سەر کەسایەتی ئەو شەخصە. ئەگەر کەسایەتەکە لە ئەساسەوە لە تربیەتەوە لە مناڵیەوە کەسایەتەکەی بەو جۆرە پەروەردەکرابێ، تاکیدم کە ئینسان ئەو مرۆڤە هەر بەو جۆرە ماوەتەوە. جگە لەوەش ئەو میوانە
ئێمە تێکەڵیانەکەین تامێکی تازەتری لێ دەرەچێت بەڵێ ینی ئەو بیرکردنەوە جیاوازانش ئەکرێ شتێکی جوانتری لێ دەرکەین وەک لەوەی کە کێبێن کێشەی پێ دروست ڕاستە بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەوەی تۆ ئەتەوێ ئەوەی کەسە باشەکان ئەیانەوێ نایەتە دی باشە خۆ چۆنی لەگەڵ کەسێک کە بیرکردنەوەی لەگەڵ تۆ جیاواز بێ مامەڵە چۆن هەڵبەت من ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیەکی خۆمە باسی ئەوەمە کرد من هەتا بتوانم لەگەڵ هاوڕێیەکمایان لەگەڵ کەسی دەوروبەرەکانمە حەسەکەم چۆن جاران چۆن بووە هەروە بم بەڵام بەداخەوە کەسە نزیکەکان یا ئەو کەسانی هاوڕێشم بووە ڕەنگە زۆر جار هاوڕێیەکی 30 ساڵەی لەمە پێشم بینی بێتمی سەلامێکم لێکا و ئەڕوا من ویستومە لە دڵەوە ویستومە بەڵام ئەو نەیویستووە بە سەلامێک کۆتایی پێهێنن هەروەکو وتیشم هەموو ئەو بارودۆخە ئەگەڕێتەوە بۆ ئەمەی کە ئێستا تایین هەڵبەت گرانیە هەڵبەت ناخۆشیە ژینگەکە دەورە بینێ ناکۆچی سیاسیە نازانم کۆمەڵێ شتە با بەرامبەرەکەیشم بیرکردنەوەی وەکو من نەبێ بیر و ڕایوەکو من نەبێ بەڵام ئەو جیاوازیانە قبول خۆی دەزانی چۆن ئێمە بێنەوە سەرەتا با بێنەوە سەر مۆزوعەکی برین دروستبینی بەشەریەت ئەگە خۆی گەورەمە بەستی بواە هەموو یەک زمان دروست دەکرد ئایا کورد بە ئینگلیزە هێندە نازانم چی بەس بۆ ئەوەی ڕەنگیشمان جیاوازە بیرکردنەوەمان زمان هەر هەموو شتێک جیاوازە تەنانەت کەس چاوی لە کەس ناچێت پەنجەمۆر لە کەس ناچێت تۆ بۆ تۆ واریدا برێن بۆ نمونە کۆمەڵی بۆ من وارد نەبم یەکێکی بۆ یەکەچکە واردنەوەی پارتی بێ بۆ یەکەچکە هەرچیەک بێ بیر و ڕا ئازادە مەبدەئە کەیفی خۆیەتی ڕایە نابێت سنووری برایەتی و خۆشەویستی ببەزێن ئەگەر بەزاندی ماناوێتەوە ینی ئەوە تۆ دوژمنیەکی کەواتە کە ئەو سنوورەی بەزان کەواتە نەیارێکی سەرسەختی بۆ شکاندنی نەک بۆ دروستبوونی ئێستا برێن بۆ نمونە هەرچی ئەحسابی سیاسی هەیە بە هەموو بیر و بۆ چوونێش و ئایدۆلۆژیایەکەوە بۆچی یەک مەبەستە بۆ ڕزگارکردنی ئەو کوردستانە بۆ خۆشگۆزەرانی ئەو ملەتە ئەڵێن بۆ خزمەتکردن ڕەحمە لە باوکرد بۆ خزمەتکردن یعنی ئاخر چۆن خزمەتکردنێک چۆن دەیکا من مەبەستێکم هەیە تا بۆ نمونە مۆبایلێکی دەستت تێک دەچێ جارێک 2000 3000 دەیبێ لای وەستا چاک دەبێت کە ئاخیر جار چاک نەبوو مەجبوری فڕی دەدەی دانیش کە دەکڕیتەوە ئێستا ئەم برادرانە من ناڵێم هەمووی ئەم برادرانی ئێستا ئایا لە حکومەت ئایا لە ناو حزبە سیاسیەکان هەندێک بەرژەوەندیان هەیە بۆ خۆدەوڵەمەندکردن بۆ بەرژەوەندی تەستی حزبایەتی خۆیان کۆمەڵێک ئاڵۆشیان دروست کردووە بە ناوی من وا و من تۆ وا ئەوە بۆی سەریان لە خەڵک شێواندووە خەڵکەکەم و بێتە دژمنیەک من بە ئازانی جیاوازیەکە قبول ناکەم من جناب بکەم بە قەنەعەتی من وەکو ئەو مۆبایلە ئەو شتەی لێ هاتووە تێک چووە بە کەس چاک نابێ ئللا دەبی فڕی دەی دانەیەشیت کە بکریتەوە بەڵام یەک شتی دیکەش ئێستا تەماشاکەی ئەوەی کە باسم کرد میوە جیاوازەکان زۆر جار دوو میوەی جیاواز سێ میوەی جیاواز مێنە ئەتوانی تامێکی جیاوازتری لێ دروستکەی کە تێکەڵیانەکەی شەربەتێکی بەلەزەتت بۆ بەڵام بۆم ئەم فکرە جیاوازانە خۆمان بۆم شتە جوانی لێ بۆ شتێکە دەگەڕێمەوە خوالی خۆشببی بە ڕێز مامجەلال وتی دەچێت باغێک هەموو گوڵێکی تایە ئەم باغ چەند جوانە سوورە زەردە هەر کەسە و بۆنی خۆی هەیە ڕەنجی خۆی هەیە بەڵام تۆ چیتە ناو باغێک هەر یەک گوڵ بوو نە جوانیەکەی نەبوونەکەی وەکو ئەمە نییە کە هەموو بۆنێک بێت هەموو یەک تام تامی کەواتە من هەر تامی قەیسی بێ چ ئیشم بە هەڵوژەیە کە پرتەقاڵم خوار ئیشم بە لیمۆنیە یعنی بە تام و ڕەنگەکەی خۆیەوە جوانە هەموو شتێک بمبورە بە قسەکەم تاوا کە بۆ نەبێتە قالبێشی تر ئێمە یەک کێشەمان هەیە من وەکو خۆم بیلێکشە دەکەمەوە هەموو کەسێک ناتوانێت مێژوو دروستکە هەموو سەرکردەیەک سەرکردە نییە هەموو سەرکردەیەک سەرکردە نییە هەموو باوکەک باوک نییە لە ماڵەوە باوکک هەیە جوان ئیداری مناڵەکانی دەدا پەروەردەی جوانیان دەکات من بە قەنەعەتی من هەموو سەروەت و سامانی ئەم وڵاتە بدزن ناکاتە یەک لاپەڕی مێژوو کە بە جوانی لەسەریان بنووسێ خەڵکمان هەیە ملیاردێرە نەخۆشە دوو ئەوەندەی تریشی هەبێ خوا چاچی ناکاتەوە یەک لەش ساغ و تەندروستی دەکاتە هەموو سەرۆت و سامانی کوڕی ئەرزیکە دایناوە ئەمە یەک دووش مێژوەکی جوان 1000 ساڵ بژی هەر دەبری بەڵام دوای ئەوە خەڵکەکە وتی بەداخەوە خوالی خۆش بێ ئەمە سەرکردەیە ئەمە پیاوی چاکە بەڵام مێژوو کە باسی کرد بە خراپە بە هەموو دنیایەوە بێ نەک بیرە نەوتە 100 بینە نەوتی هەبێ ڕۆژانە تریلیۆنێک دۆلاری هەبێ کە نییە بەڵام 100 بینە نەوتێک هەبێ کە نییە 100 بینە نەوتێک هەبێ 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 100
ناکە ئەوەی خەڵک پێ برێن نەحدەت لە گۆڕەکەشیدا بمورە قسەی دەکەم وشەیە من نییە بەڵام مەبەستم من تۆ ئێستا تۆ هەرچیەکی ئاساییە من هەرچیەکەم ئاساییە بەڵام بایەکترمان خۆش بێ من یەک نمونێت بۆ دەیمەوە سبێنە من خەڵکی هەولێرم باشە دراوسێکانم ئەنوا ڕەنگن کاتێک ئەگەر هەر دەمرم کاتێک کە من مردم ئەگەر دراوسێکان منیان خۆش بیست تا ئەو دوسێ سەعاتەی کەس و کارەکەم لە هەولێر دەگاتە ئێرە ئەوان نایڵن بۆگەن بکەم کفن و دفن دەکەن بەڵام ئەگەر دراوسێکان منیان خۆش نەوێ بەخوا تا کەس و کارەکەم لێرە دەگاتە سەر جەنازەکەم بۆگەن دەکەم نا بە حەقیقەتە ئەوە من ئێستا تۆم خۆش ویست لێرە خوانە خۆ شتێکت بەسەرا زوو هەر دەگرم و دەدەمە خستەخانە ئینازت دەکەم و پێویست بکە خوێنیشت دەدەمێ بەڵام بەخوا خۆشم نەوێ لێرە بەلادادەم دەرێمەوە کوڕی باشێ نێبیگەم مرۆڤ باتە خستەخانە وەک ئەوی خودە سەخماکە وایە قوربانتم ئیشاءالله ئەوەی کە ئەو ملەتەی خۆش دەوێت ملەتە بەخوا هیچی ناوێ سێسار شتی جوانی دەوێت سیستەمەشی پەروەردەی جوان سیستەمەشی تەندروستی کە خەڵک نەخۆش بوو کە چووە خستەخانە پارسا بێشی هەبێ پێی چارەسەر بێ داد پەروەردەی برێن ئەوە سیستەمەکی کۆمەڵایەتی کە هەموو شتێک وەکو خۆی بژیدن ئەوی جوانانەمان بپارێزین جوانانە سفرەکانمان قەڵەباڵق بێ وەکو جاران خەڵک یەکدی خۆش بێ ئەمین و ئەمانەت هەبێ یعنی بەڕاستی جاران یەکشت بوو بورەگە درێژدا دڕیشم جاران ئێمە مناڵ بووین ڕەفیق و دۆست و دراوسەکانمان دەچون بۆ عسکەری 21 ڕۆژ نەداهاتەوە ئەیوت ئەوە لە ڕووی ئەمانەتەوە ئەیوت خێزانەکەم خوشکەکەم کچەکەم ئامانێکی تۆیە بەخوا دەچوین لە لای ئەوان دەخەوتین هەموو یەک و عایلە بووین هەموو کەس و کاری خۆمان ئێستا ئەمانەت نماوە ئێستا کەس و کارەکە دێ لە دەرگە دەدا دەرگەی لێ ناکەیەوە دەڵێ وڵا نەوەکو بێپارونانەکەم لەگەڵ جاران ئەزانی شۆ بوو دەرگەت دانە دەخست دەتگوت عیبە نەوەکو بڵێ خەوتو خەڵکو دراوسێ نێتەمان هەمومان مناڵ بووین لەسەر سفرەی دراوسەکان پێکەوە گەورە بووین نەما هیچیان نەهێشت چێ وای لێ کرد چێ سەبەب بوو ئەو سیاسیە بۆ گەنانەی ئەمڕۆ کە ئەم وڵاتە بەڕێوە دەبن چکە ئەو هەموو کەسێ ڕێیەکی تایبەتی خۆی هەیە باشە بەڵام بووە بین زۆر جار لە ناو خۆمانە ئەو جیاوازیانەی بەرامبەر قبول ناکەیت وەکو میوەکان چۆن جیاوازن و بەو جیاوازیشەوە جوانیان دروست کردەوە بۆیە من ناتوانیەوە بکەم وەڵاهی ئەوە زیاتر تاکی کورد بڵێن یان نەتاوەکانی کەشتایەتی بەس وەکو خۆمان زیاتر لە ئێمەیان ڕەنگیاوەتەوە یعنی ڕێی یەکتری وەرنەگرین لە شتەکانە ئەرەوەڵام تۆ ئەگەر کەسێک بیرکردنەوەی لەگەڵ تۆوان نەگونجێ چۆن مامەڵی لەگەڵ وەڵی هەوڵەیە ینی تێگەێنی ئەگەر بڵێن قسەی لەگەڵاکەی قەنەعاتی پێەکەی ئەگەر هەشتا قەنەعەت ناکە بەڵام سەرڕایەوە ئەگەر قەنەعاتشی نەکرد خۆ نابێ ئەم جیاوازی بیرکردنەوەی تر سنووری خۆشەویستی و برایەتیەکە تێک بدا نابێ بەرەوەڵا ئەبێ هەر کەسە و بە پێی هین بیرکردنەوەی خۆی ئەو سنوورە ببەزێنی چۆن منە ڕۆژە لە ڕۆژام کەسە پێویستی بە یارمەتی بوو یارمەتی بدەیت با بیرکردنەوەشی لەگەڵ توانە نا ئیسا بۆ نمونەیەکێک حەزی لە ئیسا من پیاوەکەم حەزی لە سێوی سەوز بوو من حەزم لە سوور بوو کە ئەو مەبینی ئەی خوارد من یەک دوو جار خواردم وتم سەیرەکەم ڕاستەکە بالفعل ئەوەی ئەویش خۆشە جیاوازیەکان نەکرشتی جوانتر و باشترشی بەڵێ زۆر جار میوەکان ئەگەر دیقەت بێ ئەو جیاوازیانە تێکەڵەکەین تامێکی تازەتریشی لێ ئەرۆڵا ئەتوانی ئیسا هەر بۆ نمونە ئەها لە مەتعامەکانە هینە خۆی ینی جیاوازی لاتە خۆی سیرەکەی زۆر خۆشەوانیە هەموو نەوعەکانی تایە ئینسانیش ئەبێ هەموو ئینسانەکان وەکو یەکنی ئەبێ و جیاوازیش جوانیمان بۆ جوانیمان بۆ دەرەخا بەڵێ جۆرە میوەک زیاتر من زیاتر خۆم حەزم لە خۆخە لە سێ و خۆخ لە سووتی لە کالارێکی جوان ئەم چەند شتەی کەوتت هەرێکیان تامیان جیاوازە ڕەنگیشیان جیاوازە قوربانە بم ئەو خاڵقەی کە دروستی کردووە هەر دارێک کۆمپانیایە چۆن هەرێکە بە نەوعی ئیشەکات هەرێکە کۆمپانیایەکە ساوشیلکە تامی و ترۆزێ نادا و ترۆزە تامی و هەنارە نادا و تامی و کاریارە نادا هەرێکەی بە تامێک و بە ڕەنگێ دروست کردووە بەڵام ئەبێ ئینسانی جوابێ ئەگەر بیرکردنەوەمان جیاواز بێ بەڵام ئەبێ ئەو سنووری ئەو جیاوازی بیرکردنەوەی سنووری برایەتیمان خۆشەویستیمان بۆ یەکتر نەبەزێنێت برایەتی و خۆشەویستی لە ئیسلامە پارێزراوە ئەمە لەو شوێنێ ڕۆژەڵێ تا ڕۆژ ئاوا ئەبێ ئینەمە المؤمنونە ئیخوە خۆمان گۆڕیوە خۆمان تێکداوە دینەکەمان ئاینێکی جوانە و جوانترین ئاینە لە هەموو جیهانە ئەو ڕێنماییمانەکە کە ئەو برایەتێ بپارێزین با بیرکردەوەشمان بە یەکۆنەوە ئەو برایەتێ بپارێزین ئەمە کاتێ ڕەمەزانێ بە شیعە و بە سونە و بە ئومەی ئیسلام وەکو یەک
ڕەمەزان ئەگرین شەشەڵان ئەگەر بتوانین ئەگرین سونەتە ئەو بەیەکیشەوە سوژدە بۆ یە خالقە بن سوزە بۆیە خالقە بین نوێژیشمان یەک نوێژە ڕەمەزانمان چوونی حەجمان ئەمرەمان هەموو ئەوەی کەوا ئیسلام لەسەر ئێمەی فەرز کردووە هەمووی یەکە و جیاوازی تیان نیە. هەر کەسێکە بێ کێکمان خۆشی لە بەخاری بیرڕا تێکێ نابێت. مشکلەکە ئەوەیە تۆ بەڕێوەبەری وڵاتەکەت ئەوانی کە وڵاتەکەت بەڕێوەبەر ناتوانێت ئەوە بکەن ناتوان ئەوە دروستکەن کە تۆ بتانی هەموو مجتەمع بەیەک و کۆ بکەیتەوانی و نمونەیەکی جوانت باتێت. ئێستا من ئەم کاکێت لەگە منە ئیشەکە ئەم کاکێت بە تەمەن لە من مناڵترە زمانیشی لەگە زمانی نافەرق بێ کوڕە بڵێ عەرەبە بڕواکە زۆر جار بە دڵی ئەوە ئەوەی لەسەر مەزهەبێکە پێویستەکە ڕێز و احترام لە مەزهەبەکانی کە بگرێت. سەیرەکەی نەم دوکانانەی ئێوە هەرێکە لەم شتانە تامێکی هەیە بۆنێکی هەیە ڕەنگێکی هەیە جیاوازن لە یەکتری وایە تەماتە بیبەر بۆن منە ترۆزی هەمومانە جیاوازن تا چەند گرنگە ئینسانیش کە بیرکردنەوە و ڕای جیاوازی بوو ئەو بیرکردنەوە ڕای جیاوازە بینی نێوانە و دوو کەسانە تێک نەدا باز جیاوازیش بن لە یەکتری خێچێک بیرڕا جیاوازە بەڵێ هەرکەس بە بیرڕای خۆ تۆ بیرڕای خۆ ئەو بیرڕایەکیە هەر کەس بیرڕای خۆی ئەم بیر و ڕایە کە جیاواز بوو لە کەسێتتر سنووری برایەتی و خۆشەویستی ئێستا بڵێن تۆ بیرڕاجیایە من جیام بەڵام ناتێت لە بەخاتەوە برایەتی وینەکە بەڵێ نابێت شتیوان نابێت. زۆر جار بینیمانە هەندێک کەس لەسەر ئەوەی کە بیرکردنەوەی بەرامبەری بەدڵ نەبووە هاتووە دەنگی لێ وەرگرتوان بۆ نمونە قسەی لەگەڵان ناکات چی ئەڵێ ئەوە باش نییە ئەیچی ئێستا من تۆ کە من نەگمن تۆ هەر کەسێکە بێ کێکمان خۆشی لە بەخاری بیرڕا تێکێ نابێ ئەوشتیوە گەورە هەمومانی بە جیاوازی دروست کردو وایە شکلی من لە تۆ ناچێت تۆ لە کەسێتر ناچێت ئەو ڕەشاوم خۆی دیارە بەڵێ هەموو شتەکانی بە جیاوازی دروست کردووە گرنگە ئەو جیاوازیە بتوانین بپارێزین کە شتێکی جوانتری لێ دروست زۆر شاخەوە شتێکی جوانێنی خی گۆرافەمێمە ڕش پێست و سپی پێست ماون عقاما دروست کردووە یعنی هەکە بە بیرڕای خۆی ئێستا ئەگەر دیقەت بدەیت بەس بە تەخوا خەڵ بڵێن جیاوازەکە ئێستا گەر تۆ بچیتە دوکانێکی میوەفرۆشی سەیرەکەی ئەنواع میوە هەیە لەو میوانە هەرێکیان ڕەنگێکی هەیە هەرێکێ تامێکی هەیە بەڵام بەیەکەوە ئەو میوانە شتێکی جوانیان لەو دوکانە دروست ئێمەش دەکرێم جیاوازیانە شتێکی جوانی لێ زۆر ڕاستێتا هەمومان بیرڕاج یعنی بیرڕای جیاواز خۆشە هەمومان بێ بگونجێن و بە شێوازێکی جوان بەڵام خۆشەویستی و برایەتیشمان هەرێ بپارێز بەڵێ هیچ خۆشەویستی برایەتیمان هەبوو ئەنەوە شتەکانێکش ئاسانە بەیەکەوە ئەم میوە جیاوازانە دیمەنێکی جوانیان لەو دوکانە دروست کردو تا چەند گرنگە ئێمەش وەکو ئەو میوە جیاوازانە ئەگەر بیرکردەوەمان جیاواز بوو ئەو جیاوازیانە قبولکەین سنووری برایەتی و خۆشەویستی نێوانمان تێک بەتەشی نابێت تێکبیری ئەوە باشترین شتەکە هەبێ لە بینی کۆمەلگا بە شوێشی عام لە ناو خەڵکە باشترین شتە ئەوە گەر هەبێ بەڵام هەیە پرسیارەکە ئەمەیە نییە ئەوە نابینی لە ناو بەتابەتی ناو کووردا ئەوە چی وای لێ هاتووە حیزبەکان سیاسەتی خراپ بەڕێوەبردننی وڵاتێکی خراپ هەر کەسە بۆ خۆی هەرمووی بۆ خۆی هەوڵێدا ئێستا جەنابەت ئەگەر بیکردنەوە لەگەڵ کەسێکی بەرامبەر جیاواز بێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسە بێت تەوافق لەگەڵ یا بکەی ینی باشێک لەگەڵی ڕێکەوی باشێک لەگەڵی تەنسیخ بکەی ینی بۆ چۆن بڵێ ڕێکەوتنتان بەیەکەوە هەبێت جاکە ڕێکەوت ئەگدوو برادریژر بە هەمان شێوەیە ینی تۆگەر دقت بزانین خی گەورە مرۆڤەکانیشی وەکو یەک دروست نەکردووە شکلمان جیاوازە باڵامان جیاوازە ڕەنگی پێستمان جیاوازە ئەگەر بیرکردنەوەشمان جیاواز بێ ئەکرێ بەم جیاوازیانەوە برایەتی و خۆشەویستی زیاتر بێت خۆی بەتەکی دوایە خۆ هەموو ئینسانەکان و پەنجەکانی دەست وەکو یەکوانی نەگەر هەر بۆش لێکی بینەوە بەڵام چۆن بتوانین ڕێک بین خۆی پرسیارەکە ئەمەیە ئێ باشە شتێک لە تۆ تەنازولێک لە تۆ تەنازولێک لە من ئەوە کۆمەلگا دروستە بێ برادایەتی دروستە بێ حیزبایەتی دروستە بێ میوەفرۆشێک کرد وتی زۆر جار میوەکان دێنی دوو میوە تێکەڵەکەین تامێکی جیاوازتری لێ دەرەچێت ئەکری ئەو بیرکردنەوە جیاوازانش نمونەیەکی جوانتر لەوە پێش بەتەکی دوایە بەڵام مشکلەکە ئەوەیە تۆ بەڕێوەبەری وڵاتەکەت ئەوانی کە وڵاتەکەت بەڕێوەبەر ناتوان ئەوە بکەن ناتوان ئەوە دروستکەن کە تۆ بتانی هەموو مجتەمع بەیەک و کۆ بکەیتەوانی و نمونەیەکی جوانت باتێ مشکلەکە ئەوەیە بۆ خۆی ئەڕوا بەڕێگە و علاقی بە تۆ نییە تۆ چارەسەر ئەوەیە ئەبێ بیرکردنەوەمان جیاواز بێت کە بیرکردنەوە جیاواز بوو ئەو کاتە توانین ڕێکەوی لەسەر هەموو شتێک بەڵام تەنەزولێک لەم تەنەزولێک لەو ئەبێ من هەر چۆنە بێ لەو شتانی کە خۆم هەمە بە کوردێکی بەشی تۆش بم چۆن بەشی تۆشم ئەگەر لە فکری سیاسیا بێ ئەگەر لە
ڕاو بۆ چوو نابێگە لە هەشتێکا بێ ئەبێ ڕێی توەش وەرگرم بۆی کە من بتوانم شتێکی باش پێشکەش بکەم جا ئەگەر ئەوە نەکەم ئێ بۆ خۆی ئاوا دەرەچێ ئەوە لە بنی برادراتیشە ئەوە و لە بنی سیاسەتیشە و لە بنی وڵاتانیشە ئەوە هەیە خۆ هەموو وڵاتان کە بەیەکەوە ڕێەکەەوە منەظەمەیەک دروستەکەن شتێک دروستەکەن ئەوە خۆ بەتاکیید هەمووی مەسلحەتی بەتاکیید هەمووی مەسلحەتی خۆی لێک ئێهاتەوە و شعبەکەشی وڵاتەکەشی بەڵام لەگەڵ ئەوە تەناسول پێشکەشەکە لە بەرخاتی ئەوەی کە شتێکی بڵێ کۆمەڵگەیەک یا ئەوەیەک دروستکەن مجتەمەعێک دروستکەن بۆی کە شتێکی باش بێت والله کەسەکە هەیە تەبیعەتی خۆش هەیە تەبیعەتی ناخۆشە هەیە مناقەشی لەگەڵاگە یەکسەر هەڵەچێ هەیە باشترە سەماعی هەیە بەڵام سەیرەکەی میوە جیاوازەکان سەرڕای ئەوەی تام و ڕنگ و بۆ نیشان جیاوازە بەیەکەوە جوانی مامە دروستەکەن ئەو هەموو میوە تام و لەسەر جوانترە فکری ئێمەش بەم جیاوازی بیرکردنەوەوانە کۆمەڵگەیەکی جوان دروست بەدڵنیایە عادەتەن خۆت ئەبێ لە خۆتەوە دەست پێکەی خۆت چاکەی تۆ کۆمەڵە شتی بەرامبەرە ئەگەر پێت بڵێن تۆ قوبوڵیگە بەرامبەرەکەش هەنش لە قوبوڵەکە چۆنەڵێ هەندێک تەنازول بکە بە ئەوش هەندێک تەنازول بکە لە هەندێشتی بەدڵنیایە زۆر جار دیومانە دوو کەس کە هاوڕێی نزیکی یەکتر بوون لەسەر مناقەشەیە کە دوو بیکرێنەوە جیاواز بوو بەینیان تێک چوو چیڵێ لەسەر دەی هەر ئەوەیە کاکە جاموێ ئەبێ یەکتری قوبوڵگەی کە قوبوڵە نەبووتر برادەرە دراوسێتە حیزبە هەچیەکە هەر لەوە دەست بێ بگاتە سنووری ئەوەی برایەتیمان ببەزڵنیایەوە ئەبێ یەکتری قوبوڵکەین اینجا ئەڵێ دەرزیەکە بە خۆتە شوزنێکە بە خەڵکە تۆ کۆمەڵێشت بۆ خۆت یعنی پێت خۆش نەبێ بۆ بەرامبەرگەشت پێت خۆش نەبێت کەسێک لە بەرامبەر تا بیرکردنەوەی جیاوازوی چۆن مامەڵەی لەگەڵ والله هەر ئاسایی شتی ئاسایی سەلامکردنی لەگەڵاکەم وتر مناقشی لەگەڵا ناکەم مەرحەبایەکەی لەکەی بۆچی مناقشی لەگەڵا کە من قەناعەتم بۆ نەبێ ئەوش قەناعەتی بە خشتەکانی منی بۆچی مناقشی لەگەڵا بۆ من ڕۆژە لە ڕۆژان پێویستی بە هاوکاریەک بیا یارمەتیە دەی ئەی بەدڵنیایەوە ئەوەی کە لەسەر شانم واجب بێ پێویستە وەک دراوسێک وەک دراوسێ دوکانێ دراوسێ لە ماڵەوە ناخین تۆ بڵێ لەگەڵ منا جیاوازە بێ ئینشاءڵڵا نایخوێنەوە تا چەند گرنگە ئینسان لەسەر بیرکردنەوەی جیاواز بەرامبەرەکەی خۆی نەبغوزێنێ لە خۆی عاجزی نەکات زۆر گرنگە براکەم چا من چی پێویستەکە کابرا برادەرمەیان لە پاڵمایان نایناسم بۆچی دڵی بێشێنم لەسەرەوەی بیرکردنەوەی جیاواز لەسەر بیرکردنەوەی جیاواز بۆچی دڵی بێشێنم من بەرژیانمە دڵی هیچ کەسێکم نێشانوە لەسەر هیچ شتێکیش نەبەخوا چۆن مامەڵە لەگەڵ کەسێکاکە ئەگەر بیرکردنەوەی لەگەڵ تۆ وەکو یەک یا ئەوە تا ئەبێ هیمالیکەی احترامەن یا بێ هیمالیکە یا ئەوە تا بێت تۆش وەکو ئەو کەسە بیرکەیتەوە ئەوانە ئەگەر کەسێک بیرکردنەوەی جیاواز بێت لە تۆ ئیهمالیەکەی وەڵای ئیترەوەیە تا هەوڵی لەگەڵایت ئەوانە ئەگە زانیتە نایەتە سەر ئەو ڕێگای کە تۆ بەدڵی تۆ بێت شەرتیش نییە مرۆڤ هەموو من لەسا بەدڵی تۆ بە ئەیوانە شەر نییە سا هەمووی وەکو یەک بێت گەورەش بە جیاوازی دروستی کردن وایە من ڕەنگم لە تۆ ناچێت تۆ لەو برادەرە ناچێت چاومان کورتە باڵا یەکێ قەڵەوەیکە زعیفە بیرکردنەوەیشمان بە هەماش بە تاکید وایە تا چەند گرنگە ئەگەر بیرکردنەوەیشمان جیاواز بوو بەڵام هەر یارمەتیدەری یەکتر بوو ڕۆژێ پێویستمان بە یەکتر بوو ئەوە نەخوێنەوە بڵێن وەڵا ئەم لەگەڵ منە ناگونجێ بیرکردنەوەی وەکو من زۆر گرنگە ئێستا من ئەم کاکەیە لەگەڵ منە ئیشەکە ئەم کاکێت بە تەمەن لە من مناڵترە زمانیشی لەگە زمانی نافەرقی کوڕە بڵێ عەرەبە بڕواکە زۆر جار بە دڵی ئەوە بم زۆر جار لەگە من ئایشەکە بە دڵی ئەم کوڕم سنووری برایەتەکەتان هەر پاراستووە خۆشەویستەکە زۆر لە بەعزە شتێکەیەت بۆ من نابێت لەگە وەگین بەس ئینەکە بەڵێن باوەکو ئەو بم چۆنە لە تەنەزولەکەی بۆی ئەو خۆشەویستی و برایەتی ئایچۆن تا چەند گرنگە ئێمەی ژۆک و مرۆڤ ئەگەر بیرکردنەوەمان بیرڕامە لە یەکتری جیاواز بوو بتوانین یەکتری قبولکەین و شتێکی جوان دروستکەین نەک کێشە دروستکەین تاکیت سەگە و جوانە وەڵڵی جا خۆیەکە هەموو بیر و ڕاگان وەکو یەک بێت ئەوەش نابێت بەس وایە تۆڵی بیرڕاگان بە تێکەڵی شتێکی جوان دەرەچێت بە تاشید خی گەورە خۆشمانی هەمووی بە جیاواز دروست کرانی شکڵی من تۆ لە یەک ناچێت تۆ لەو برادرە ناچی ئەکرێ بیرکردنەوەیشمان جیاواز بێ قەیچێکە بە تاشید هیچ عقلێتێکی جوان یەک نییە بەڵێ ئەم جیاوازی خۆ نابێت سنووری برایەتی ببەزێنێ خۆشەویستینەوە وایە تەفاومە بێت ئەگەر کەسێک بیرکردنەوە لەگەڵ تۆ جیاواز بێت چۆن مامەڵەی لەگەڵاکە وڵایەتری ئەبێ یانەوە بێتە ڕاگەی من یامسمە ڕاگەتری بێ بڵێن هەر لێبوردن
لێ هەردوو لامان ئەبێ هەرێکەوە لە شتێکی خۆی ببوورێت تاکو بەیەک بگەین جۆرە لە جۆرەکان تەنەزولکردن بە یەک بکەین تاوەکو ئەوی بگەینە حەلێکی وەسەط بەتاشیت ئەبێ خۆ هیچ عیبێکی دیانێ من تەنەزولکەمیان برادە تەنەزولکە قەیچێک زۆرجارڵێن ئەو کەسێک کە تەنەزولەکە گەورەی بۆ مێنێتەوە چونکە لە مافێکی خۆی خۆش بۆ بۆرامێت وەڵا بەتاشیت باشە ئەگەر یەکێک ڕۆژە لە ڕۆژان ئەو کەسەی کە باسمان کرد بیرکردنەوەی لەگەڵ تۆ جیاوازە پێویستی بە هاوکاری هەبێ ئامادەی هاوکاری ئەرە وەڵا بەسەر سەر چاواگەر نەوەڵا ناوەڵا براوە ناخێن ئەخێر خۆتر برادەر بێ ڕەفیقایەتی بە قەیچێکەوە جاری وایە بیر و ڕایکی خۆی هەیە خۆ تۆ ناکرێتەوە هەموو شتێ بسڕیتەوە لە بێنەوە چەند جۆر میوە فرۆشی والله جۆرەکان زۆرە براکەم تقریبا لەوە نزیکی 15 جۆر بێت ڕستی خۆش بێ خخوای گەۆ ڕست بدا ئەم میوانی کە تۆی فرۆشتە من تام و بۆن و ڕەنگیان هەموو لەکتری جیاوان بەڵێ ئارەواڵا دەستی خۆش بێ دیمەنێکی جوانت بەو شتە جیاوازانە دروست زۆر سپاسەکە تاسەن گرنگە ئینسانیش ئەگەر بیرکردنەوەمان جیاواز بوو ئەم بیرکردنەوە جوانانە بتوانین کۆمەلگەیەکی جوانی لێ دروستکەین نەک لەسەر بیرکردنەوەی جیاواز لەکتری عاز بەتەکیید بیرکردنەوە جیاوازەکان هەموو بیرکردنەوەیەک ئینسان لێک بیرکردنەوەیە نەوەستێت لەوەی کە بازنەی ئیسلام بووی دیاری کردووە لە شریعەتی ئیسلامە ئەتوانێت بیر بکاتەوە فراوانە شتی زۆر طبعا وەکو مسلمانێ ئەگەر لە بازنەی ئیسلامە بیری کردەوە لە بازنەی ئیسلامە ئەوەی ڕێی پێدرا ئەتوانی بیری لێ کاتەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە زۆر بەمان ئەزانین 4 مەزهەبمانەیە هەرێکی لە مەزهەبانە جیاوازن ینی ڕای جیاوازی لە ناو ئیسلامە زۆر قبول کرا دروستە تاسەن گرنگە ئەو جیاوازی ڕا و بیرکردنەوە سنووری برایەتی و خۆشەویستی ئینسان نەبەزن ئەڵا بە دڵنیاییەوە بیرکردنەوەی هەر چوار مەزهەبەکە ئەوەی لەسەر مەزهەبێکە پێویستەکە ڕێز و احترام لە مەزهەبەکانی کە بگرێت لە ئەساسە ئەبێ ڕێز لە یەکتر بگرن ئاڕوەڵا باشە تۆ ئەگەر کەسێک لە بەرامبرت بیرکردنەوەی جیاواز بێت چۆن مامەڵی لەگەڵ وەڵای هەر بە ڕێز و خۆشەویستیوە ئەگەر مسلمان بێت ڕۆژە لە ڕۆژان پێویستی بە هاوکاری بێ ئەتوانی هاوکاری باتاکیت بۆچی هاوکاری لەبەر ئەوەی مسلمانە با جیاوازیش بیر بکاتەوە لە تۆ بەڵام ئەوە ناخوێنیتەوە وەکو مسلمانێک پێویستە هاوکاری هەموو کەسێک بیت لە ئاینی پیرۆز ئیسلامە داواکات یارمەتی ئەوانە بدەین کە لەسەر دینەکەی خۆشمانی بۆی جۆرە لە جۆرەکان جوانێک بە دینەکەی خۆشمان بەڵێ ئەوە وەکو داوایەک بەکارێت خۆشەویستی بەرامبەر غیرە مسلمانێکیش بنوێنیت بەڵام بەنیەتی ئەوەوە کە ڕایکێشی دینی ئیسلامی لە بەرچاو شیرینکەی ئەوە زۆر گرنگە بە دڵنیایەوە تا چەند گرنگە ئینسانیش ئەگەر بیرکردنەوەمان جیاواز بوو بەڵام ڕێز و خۆشەویستی هەر لێوانانە بمێنێت ئەو جیاوازیە جوانیمان بۆ دروستکار نەک یەکتر عاجز لە ناو کووردا ئەوە نی هەر کورد ئامەوەی نی باشە چی وای کردو ئەو شتە جوانەمان ینی ناتوانێت کری قبول بکەین حال لە دوای ئەوەدەی ئەمانە حکومەکەن هەروە لە دوای نەوە یەک وای لە دو پێش دۆ یەکەوە ئیستا تۆ ئەگەر یەکێک شخصی خۆت یەکێک بەرامبەرەکەت بیرکردنەوەی لە تۆ جیاواز بێت چۆن مامەڵێ لەگەڵ وەڵا ئەمەش خراپترە بم ئارە وەڵا هەر کوڕای ماروای باشە بەڵام خۆ ئەکرێ ئەو بە بیرکردنەوەی جیاوازەوە یەکتری قبولکەن و یارمەتی دەرەجی یەکتریش بن وەڵا برا من لەگەڵ چاکم لەگەڵ خراپە خراپ ئەی ناکرێت لەگەڵ خراپەکانیش وەڵا گوناحە لەگەڵ وایە ئەی من ئەوە خراپێ منە چاک ئێستا بۆ نمونە ئێمە لەگەڵ براکەی خۆمان خراپێ خراپە ئێستا خوای گەورە ئێمە هەمومان بە جیاواز دروست نەکردووە من و تۆ ڕنگمان لە یەک ناچێت باڵامان لە یەک ناچێت پێستمان ڕەنگی چاومان بینێەوە پۆستیاڵێ منیایەوە بەڵام ئەکرێ بیرکردنەوەیشمان جیاواز بێ لە یەکتری خۆقەی چێکە بەڵام بە هەر یارمەتی یەکتری بدەین بار بتوانین بەدەم یەکەوە ئاخر لە کووردا لەوانێ ئیساسی لە وڵاتان کە زەلامێک گیرە خوا لە شوێنەکە سەرکی وڵاتەکە تیاری بۆ لە سوێنی لا ئێمەڕوا لە دیجداخی کێرە جەنازەی خۆت جەنازەکەی بۆ بێنەوە ئەمە وڵاتە چۆن ئەم چارەسەریم کێشێ چارەسەر تامانەسە حکومەت وابێ بەسا پێویست بە حکومەتەوە پەیوەندی بەچی وایە باشە بۆ نمونە حکومەت چی بکە سەدام حوسێن لەوە لاتر بڕوا سعات 12 شەو ڕای دەگەی شەشی بەهای نەپێژێنە جێبەجێ بوو حکومەت چی بکە ئەمە ئەم شتە چارەسەر حکومەت دەبێ حکومەت دەبێ حکومەت داربەدەست بێ کە بەیانی یەک قەرایدەکی جێبەجێ بکرێ نەک لە شارێک جێبەجێگەی لە شارێکە جێبەجێ نەکرێ تێگی ئەم لە یاسا لە شوێنێک دەرەچێت لە ژوێنێکی شوێنە یاسا لە وڵاتە حساب هەر بە من و تۆیە خۆی یاسا بۆ گەورە هەیە نییە بەرپرسەکان هەر نییە هەر بۆ پەرلەمانتاریش نییە بەڕێزان ئەوەی کە لە دوکانی میوەفرۆشەکان ئایبینین تام و ڕنگ و بۆنی ئەم میوانە هەمووی جیاوازن بۆ نمونە ئەم میوانە هەرێکیان
ڕەنگیان تامیان لە یەکتری جیاوازە ئەمە شووتیە شکل و شێوەی تامەکەی بۆنی جیاوازترە لە بۆ نمونە لە قەیسی یاخۆت لە قۆق لە هەر شتێکی دیکە بەڵام ئەم جیاوازیانە توانیوانە دیمەنێکی جوان لە دوکانی میوەکانە دروستکەن ئەمە پێمانەڵێ ئێمە ژۆکو مرۆڤ ئەکرێ جیاواز بیر بکەینەوە لە یەکتری بەڵام ئەم جیاوازیانە بە کۆمەڵگایەکی جوان نیشانی چواردەوری خۆمان بدەین نەک لەسەر جیاوازی بیرکردنەوە سنووری برایەتی و خۆشەویستی نێوانمان بەزێنێ و ئامادە نەبین لەگەڵ ئەو کەسانی چواردەورمانەکە جیاوازن لە بیرکردنەوە لەگەڵ ئێمە دەنگ وەربگرین یاخود قسەیان لەگەڵانەکەین کە بەداخەوە هەندێک حاڵەت لەوانە دەبینین کەواتە زۆر گرنگە سەر ڕای جیاوازیەکانمان یەکتر قبول بکەین بتوانین بە دڵێکی فراوانەوە هەر ڕۆژە پێویستمان بە یارمەتیدانی یەکتر بوو یارمەتی و دەستی یارمەتی بۆ یەکتری درێژ بکەین بەنامەم جارەی مایکی پایام کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ